دامەزراوەی کەریمی عەلەکە لە مەراسیمێکی تایبەتدا پەردەی لەسەر پەیکەری هونەرمەندی گەورەی کورد حەسەن زیرەکلادا. ئەم پەیکەرە لەلایەن پەیکەرساد چێنە نزارەوە جێبەجێ کراوە لە ماڵی سۆفی کەریم لە سلێمانی دانراوە. هاوکارمان ڕێژنە ڕزگار ئەسلایڤێکی بۆ ئامادەکردوین با بینەریبین. سلااوان لەبێ ئەم کاتتان باش ئێمە ئێستا لە ماڵی سۆفی کەریمین لە شاری سلێمانی کە یەکێکە لە خان و هەرە دێرینەکانی شاری سلێمانی. ئەمڕۆ لەلایەن دامەزراوەی کەریمی عەلەکە و هونەرمەند چێنەر نزارەوە پەیکەری هونەرمەندی گەورە حەسەن زیرەک دروستکراوە و پەردەی لەسەر لادراوە. من هونەرمەند چێنەر نزار لەگەڵم ئامادەیە گفتوگویەک دەربارەی ئەم پەیکەرە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. کاک چێنەر سلااوت لەبێ ئەم کاتت باش سپاس دەکەم بفەرموویتێرە زۆر سواس. بۆچی ماڵی سۆفی کەریمتان هەڵبژارد بۆ دانانی پەیکەری هونەرمەند حەسەن زیرەک؟ هەڵبەت دانانی پەیکەرەکە لە ماڵی سۆفی کەریم چیرۆکێکی لە پشتەوەیە. بۆ من جێی دڵخۆشیە کە ئەمڕۆ توانیم پەیکەرێک لەم ماڵە دانم چونکە پێشتر ئاماژەیەم پێکرد کە لە زۆر شوێنم چیرۆکم جێڕاوەتەوە کە لە سەرەتا من دیاری کرام ئیشێک بۆ ئەم ماڵە بکەم، بەڵام بە نەوەکان ڕاگیرا پڕۆژەکە، بەڵام خۆشبەختانە من لەو قەنەعەتە هەر کەسێک بە خۆشەویستی بە عەشق و کاری خۆی بکات توانێت بگاتە نەتیجە. دوای زەمانێک پرۆژەکە هاتووە بەردەمی خۆم و بەخۆ ئامادەکردنێکی زۆر باشەوە و بەئەرێت چونکە کاتێک پیان وتم تۆ پەیکەرەکە ئەکەیت من بە سەردانەگاتومە ئێرە بۆ من زۆر دڵخۆشی بوو، بەڵام کە ڕۆژمەوە زۆر قەلەق و سترێسی کردم 6 مانگی ڕێک ئیشم تیا کرد بە قەلەقی، بۆیە توانم بیشێکی باشی تیاکەم لە کوردانی ڕۆژهەڵات لە هەموو کوردەکانی دنیا دامم بۆ هاتوو دەستخۆشیان لێ کردم، بەڵام ئەوی کە بۆ من جێی دڵخۆشی بوو ئەوەی کە پێشنیاریان بۆ کردم لە بۆکان لەسەر ناڵەشکێنە لەوێ بە حەجمی 10 مەتر بتوانین هەمان ئەم پەیکەرە دووبارەکەین و من چاوەڕێی ئەم مەراسیمەکە ئەەکەم. لە دوای ئەمەوە ڕۆژێک سەردانی بۆکانەکەم لەگە شارەوانی ئەوانی قساکەم، هیوادارم بتوانم ئەو شانازش خەمە ناو سیڤەکەمەوە. پەیکەرەکە 6 مانگی ڕێگەشم تا کرد بە هاڕاوەی بەردی مەڕمەردام ڕۆشت و سپاسی بەردەوامی دکتۆر تەها ڕەسوول و دامەزرای کەریمی عەلەکەکەم کە سەپۆرتی بەردەوامی پرۆژەکە من. دەستخۆش کاک چێنەر گیان بە هیوای سەرکەوتن. کاک چێنەر ئەمەوە بپرسم پاڵنەری پەیکەرساز چییە بۆ دروستکردنی پرۆژەیەکی نوێی پەیکەرتاشی؟ تامان عشقی خاک و نیشتیمانە گرنگیان هەوڵدان بۆ بیرکردنەوە لە کەساتێک گرنگیەکان و پاڵپشتی و سەپۆرتکردنی لایەنە بەر پەیوەندی دارەکانە. هەڵبەت ئەم هۆکاران کە پاڵ بە هونەرمەندێک کۆنێن بەردەوام بتوان کاری هونەری بکایان بتوان شاری پێبرازێنینەوە. چیوا لە ئێوەکە کە نەوەستن و دوانەکەون لە ئەو تەکنیکە نوێیانی هونەری شێوەکاری و وەک خۆتان بگونجێنن لەگەڵ ڕەوتە نوێیەکانی هونەری شێوەکاری و پەیکەرتاشیە؟ والله تەنها عشق و خۆشەویستیمە بۆ میهنەکەم ئەگەر ناف جەنابتان و هەموو هاوڕەکان کە ڕۆژێ ڕۆژان هاتوون بەرنامەتان لەگەڵا کردوون بە سارد و گەرما ئێمە نەوەستاین هونەری پەیکەرسازی هونەرێکی زۆر بەڕاستی هونەرێکی زیاد لە حەد قورسە، هەم لە هەموو تەکنیکەوە هەم لە ڕجەستەوە هەم لە ڕووی هەموو ڕووەکانەوە، بەڵام ئەگەر خۆشەویستی عشق نەبێ بۆ نیشتیمان و خاک ناتوانانی بەردەوام. ئەو ئەستەنگیانە چین کە دێنە بەردەم ئێوەی شێوەکاران بە تایبەت پەیکەرتاشی و بۆ دروستکردنی پەیکەرێکی لەم شێوەیە؟ بەخۆ زۆرم، بەڵام زۆر کات بیرەکەین ئەڵێن خۆشەویستی نیشتیمان نەبێ بەپێی ئەرقەلەکان بووە زۆر زوو نەک ئیشمان کردا ئێرەمان بەجێ بێشتە، بەڵام خۆشەویستی نیشتیمان و سلێمانی بە تایبەت دوامان لێکە کە هەموو ئاستەنگەکان بۆ خۆمان بڕەوێنینەوە و ئاسانیکردن و زاڵبین بەسەریا بتوانین خزمەتی بکەین چونکە سلێمانی ئەوەی خزمەت کرد. ئێمەش بە هیواین بە هەوڵی ئێوە لایەنە پەیوەندیدارەکان بتوانن گرنگی زیاتر بە هونەرمەندان بە تایبەت هونەری پەیکەرتاشی بدرێ. کاک چێنەر ئەو پۆدیۆمەی کا پەیکەرەکەی لەسەردادەنرێ باخی هیچی کەمتر نییە لە پەیکەرەکە، لای ئێمە تا چەند ڕەچاوی ئەوە کراوە کە گرنگی زیاتر بدەن بۆ پۆدیۆمە؟ زای من ناتوانم بەگشتی باسی کەم چونکە خراپە ستاندی هەموو پەیکەرەکانمان قاعدەی پەیکەرەکانمان بنکەکان خراپن، بەڵام من خۆشبەختانە لە دوای چەند پەیکەرێکمەوە بڕیارممە بێ قاعدەی پەیکەرەکانیش بۆنی سلێمانی لێبێ هەستان بە خشت و بەردی مەڵکەنی لە زۆربەی پەیکەرەکانمە هەیە شایەتی لە ناوجادە و شوێنە گشتەکانە هەیە، بۆیە گرنگە بۆنی سلێمانی لێ بە قاعدەی پەیکەرەکەش. بەڕێستان ئاماژەتان بۆ کرد کە لە دوای ئەمە داوا لە بەڕێستان کراوە پەیکەرێکی لەم شێوەیەش لە شاری بۆکان دروست بکرێ. ئەمە دەبێتە پرۆژەی داهاتوو یاخود پرۆژەی زیاتریشت هەیە؟ تابانیشی کەم هەیە، کۆمەڵە پرۆژەی ترمان هەیە لەم ماوەیە بۆ دەواازی جادەی مەولەوی بەردەشی سەرا ئیشمان ئەبێت لە ئایندەی نزیکە و مەسلەی ئەو ئیشەی پرۆژە نەک پرۆژەمە خەونمە ئەوەی بۆکان ئەوەی سلێمانی جادەی مەولەوی و ئەوەی بەردەکی سەرا بکەمە
شانازیش ترینە و سیوی کارکردن. سپاس بۆ هونەرمەند چەنەر نزارکە ئەمڕۆ لێرە لە مەراسیمێکی شایستەدا پەردەی لەسەر پەیکەری هونەرمەند حەسەن زیرەکدانرا ئاکام لێرە لە ماڵی سۆفی کەریم لە شاری سلێمانی پەیکەری هونەرمەند حەسەن زیرەک دادەنرێت و لێرە پەیکەرەکە دەمێنێتەوە.